ولی تماشاوانی جا مجارا آویجی دی بسیاسیات کردن یعنی آویجی سرفی ولاتی تگرتن هر دو جدرن آوی دیجلا فراش خال ترکیه بردام کن بویه باشور عراق بردام برف چلستان دیچه اوزه بچوک یاری ایرانی و بردام تگرتن سالانه تگرتن لی اف ساله تگوتن کو باندوریه زیده ترجبر کو هشک سالی پیتر یادگاره و گرمجی گلک سلام عمر بابکر اور ببری آوارا پرینا جرانیت گرمده که سلام دمات باش به ادی آوا زی بچوک گلو لچاف جارین بری تو زانی جی بویه که نشوپیه که لجمیران بردام و آوی دیگره لی وی جاره گرتن آوی کاریگریاوی چه بویه طبعا اوقاتتان باش سپاس و بۆ چەندەمین جارە لەم ساڵدا کۆماری ئیسلامی ئێران ئاوی زەی بچووکی گرتوتەوە لە ڕێگەی بەندایەکەوە کە پێدەگوترێت بەنداوی کۆڵەسا لە سنووری کۆماری ئیسلامی ئێران کێشەگیر و گرفتی زۆری بۆ ڕاستەوخۆی بۆ ئاوی خواردنەوەی دانیشتوانی شاری قەڵازێ دروست کردووە کە نزیکەی 100,000 کەس سوودمەند دەبێت لەو پرۆژەیە کە پرۆژەیەکمان هەیە بەناوی پرۆژە ئاوی خاص لە قەڵازێ ئەو پرۆژێ بەداخەوە لە ئێستادا کە لە ماوەی 4 ڕۆژە ڕابردووە ئاوەکان گیراوەتەوە ئەو پرۆژەیە بەتنیوەی تاقی خۆیەوە توانین بڵێن کەمتریش کار دەکات لەبەرەوەی کیفایەتی ئەو ئاوەی کە بەردەدرێتەوە لە سنووری کۆماری ئیسلامی ئێران دەتوانین بڵێن نسبەکەی بۆتە سفر واتە هیچ ئاوێک لێوە نایەتەوە ئەوانەی کە ئێستا ماون لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا ئەو سەرچاوانان کە دەڕژێنە زەی بچووکەوە لە سنووری باشووری کوردستان واتە لە سنووری هەرێمی کوردستاندان بە پێچەوانەوە ئەوانەی کە سەرچاوی سەرەکی زەی بچووک لە کۆماری ئیسلامی ئێرانە کە ئەو سەرچاوی گیرایەوە ئەو سەرچاوانی ناوخۆ کیفایەتی بەشی ناوخۆ ناکەن و بەداخەوە کە کێشەی و گیر و گرفتی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیانمان دروست بووە ئێستا کارمەندانی پرۆژەکان یان ئەوانەی کە ئیشی دابشکردنی ئاو دەکەن لە شاری قەڵازە بە 24 کاتژمێری ئاو دابەشەکەن بۆی بتوانن تەعویزی ئەو کەمیەتی بکەنەوە کە لە ڕابردوودا نەبووە 24 کاتژمێر کار دەکەن شەو و ڕۆژ بۆ دەتوانن ئەو کەمیەتی هەیە کە پڕی بکەنەوە ولی بێژگە لەو ئاوی خواردنەوە ینی هیچ کاریگەری لەسەر پرۆژەکان لەسەر هیچ شتێکی سێکتەرێکی تر هەبووە گرتنی ئاوەکە بەدڵنیاییەوە تەوانە و زەی بچوو کە گرنگیەکی استراتیجی هەیە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دەڕژێتە باشووری کوردستان و گرنگی ئەوەیە لە پێش هەموو ئەو شتێکەوە شاری قەڵازێ سوودمەند دەبێت لێ بۆ ئاوی خواردنەوە و پرۆژەی استراتیجی ئەوەی لەسەر جگە لەوە حوزی ماسی و کۆمەڵێک کوشت و کاڵ و زەوی بە پیتی بەراو لەبەر ئەو لەسەر ئەو چۆمەیە و بەراو دەکرێت و کوشت و کاڵی لێ دەکرێت و لە خواری ئەوی شۆ پرۆژێ ئاوی دەربەندڕانیەمان هەیە کە لە داهاتوویەکی نزیکدا کە پرۆژەیەکی استراتیجی ئومێد دەکەین تەواو بکرێت ئەویش بە هەمان شێوە دەکەوێتە سەر زەی بچووک کە ئەو بەتاوکردنی ئەوە دەتوانێت شاری ڕانیە و حاجیاوە و چوار قوڕەش لەسەر سەرچاوی ئاوەکان دابینکردنی زەی بچووکە کامەش کاریگەری ڕاستە خۆی دەبێت لەسەر سەکتەری ئاوی خواردنەوە کشت و کاڵ و سامانی ماسیش و لە خوار دەربەندیش دەریاچەی دوکانمانەیە کە ئەویش بە هەمان شێوە سەرچاوەکەی زەی بچووکە پرۆژێ ئاوی دوکانی 1 و 2 سلێمانی پرۆژێ ئاوی تەقتەق و کۆی ئەوانە یعنی دەکەوێتە ناوەڕاست و باشووری عراقی دەتوانن سوودمەند من لە زەی بچووک بۆیە گرنگیەکی زۆری هەیە ئەو زەیە بتوانرێت کۆنتڕۆڵ بکرێت و تەمەنا دەکەین لە چەند ساڵی داهاتوو یان چەند مانگی داهاتوو پرۆژەی بەنداوی دەڵگا بکەوێتە کار یان ئەوەکانێکە و ڕێکارانێکە پێویستن بۆ بگیرێتە بەر بۆ ئەوەی بتوانرێت لە داهاتوویەکی نزیکدا کۆنتڕۆڵی ئاو یان ئاسایشی ئاو بەدەست حکوومەتی هەرێم بێت ئێمە بتوانین ئەو ئەوانەی کە پێویستن بەدەست کە ضرور نییە گل دەدرێتەوە بەهۆی بەنداو چکە ناکرێت ئەتو پرۆژەیەکی استراتیژیت هەبێ یان چەند پرۆژەیەکی استراتیژیت هەبێ یان دەتوانین بڵین پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان سوودمەند لێ بەڵام بەنداوێک نەبێت کۆنتڕۆڵی ئاوەکەی بکات لەو حاڵەتانەی کە پێویستن ئاوەکە گل بدرێتەوە لەو حاڵەتانێک کە ضرورە بۆ پرۆژەکانی خوار و خۆی بەر بدرێتەوە بۆیە ئێستا کۆنتڕۆڵی ئاو بەداخەوە لە دەستی ئێمەدانێت لە دەست کۆماری ئیسلامی ئێراندایە سەبەبی ڕئیسیش دەمەوێت لێرەوە باسی ئەوەی بکەم کە بەڵێ باسکە کاکی ئۆمەر جەمالێتە سەبەبی ڕئیسیش ئاو لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیکلێکی ئیداری بچووکی هەیە بەداخەوە کە لە بەڕێوەبەرەتی گشتی ئاو ئاوەڕۆی هەرێم و بەڕێوەبەرەتیەکانی ئاو خۆی دەبینێتەوە دەبوایە دەستەیەکی سربەخۆ بووە یان وەزارەتێک وایە ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیران بووە بۆی بتوانرێت سیاسەتی ئاو دابڕێژرێت ئێستا لە ئێستادا ئێمە بەڕێوەبەرەتی ئاوی ڕاپەڕین تەنها ئیشمان دابینکردنی ئاوی خواردنەوەیە ئەو بەنداوەی کە ئێمە باسمان کردەوە بەنداوە سەر بە وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە یعنی ناکرێت لە
بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆ سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە بەڕێوەبەرایەتی گشتی بەندا و سەرچاوەکانی ئاو سەر بە وەزارەتی کوشت و کاڵە یعنی دەکرێت ئەوانە کۆ بکرێنەوە بۆی بتوانرێت بە هەماهەنگی سیاسەتی ئاو دەستەی ئاو پێک بهێنرێت و سیاسەتی ئاو لە هەرێمی کوردستان بە یەکەوە جێبەجێ بکرێت بۆی بتوانین ئەو شوێنانی کە پێویستیان بە بەنداوە پێویستیان بە بەربەستە پێویستیان بە پۆندی کاتیە ئەوانە جێبەجێ بکرێن لە کاتی لافا و کاتی ئاوزۆری ئەوانە گل بدرێنەوە لە کاتێکدا کە وشکە ساڵی لەگەڵ کوماری ئیسلامی ئیران دانەیە هیچ پەیوەندیتان هەیە کە بە ئیران بڵێن ئەمە پرسێکی مرۆڤیە کە ئاوی زەی بچێک بگرێتەوە فەرمووتۆ ئاڵەی کاریگەری خاڵیکەیە بۆ خۆی بەپێی سیاسەتی نێودەوڵەتی یان سیاسەتی وڵاتانە و سەرچاوە ئەو ڕووبارانی کە هاوبەشن پێویستە هەماهەنگێکی تونند و تۆڵ هەبێت بۆ ئەوی بتوانرێت وەکو پێویست کۆنتترۆلی ئاوەکان بکرێتەوە ڕووبارانەی کە هاوبەشن لە نێوان وڵاتەکاندا بەڵام بەداخۆ ئێمە هیچ هەماهەنگێکی فەرمیمان نییە لە بینی ئێمە و کۆماری ئیسلامی ئێران چەندین جار لە ڕێگەی ئیدارە ڕاپەڕین شۆ پەیوەندی کراوە بە ئوستانداری ئازەربایجانی غەربیەوە کە ئەمە پێی دەڵێن ڕزایی کە پەیوەندی پێوەکراوە ئەویش بەنداوی و سەرچاوەکانی ئەو لە کۆماری ئیسلامی ئێرانی سەر بە جمهوری ئیسلامینە ینی سەر بە پارێزگای یان بە ئەوەی حکوومەتی خۆزەی شوێنەکەن یان شارەکە بۆ ئێمە نەماتوانێت هیچ کۆنتترۆڵێکەوە بکەین تەنها لە ڕێگەی نافەرمیەکانەوە بە تەلەفۆنیان بە هەر شتێکی علاقاتێکی شخصی بتوانین قسەیەکی تێدا بگەین یان معلوماتێک وەرگین لەسەرەوەی کە ئاوەکە دەگیرێت و یان چۆن بەردەرێت بۆ شێوەیە بەڵێکەواتە تو باسی ئاوت کرد لەم بەتایبەتی لە ساڵانی دواییە مەسەلەی ئاو مەسەلێکی زۆر جدیە کەمبوونیشێت سەرچاوەکانی ئاو کەم بارانبارین حکوومەت یاریمی کوردستانی چەندین پرۆژەی بەنداو هەبووە لە ناوچەجیەکان ئایا بۆ مانتەقەوە هیچ پرۆژێکی وانە کە بەنداو بکرێتەوە دروست بکرێت لە ئێستادا بەپێی زانیاریەکانمان لەبەرەوە وەکو گوتم ئێمە معلوماتی بەندا و سەرچاوەکانی ئاومانێک کە ئەویش سەر بە وەزارەتی کشت و کاڵە بەڵام لە ئێستادا پێی زانیاری ئێمە هەمانە شوێن دیاریکراوە بۆ بەنداوێکی استراتیژی لە دەڵگا شوێنەکە کە دەکەوێتە سەر و پرۆژێ ئاوی خاص و سەر و قەڵازێ کە دەتوانرێت ئەو بەنداوە بە دروستکردنی ئەو بەنداوە دەتوانم بڵێم بۆ چەندین ساڵی داهاتوو ئاسایشی ئاوی ناوچەکە پارێزراو دەبێت لەبەرەوەی ئەو بەنداوە کە دەکەوێتە سەروی قەڵازێ واتە سنووری کۆماری ئیسلامی ئێرانە ئەوێش کە ئەو بەنداوە دروست بکرێتوانی بۆ خوار خۆی بۆ شاری قەڵازێ شاری ڕانیە شارەکانی دیکە بە هەمان شێوە بە تەسەسوور بۆ دەریاچەی دوکان و بۆ سلێمانی و بۆ خۆی و بۆ تەختەق و بۆ ئەو شوێنانێک کە سوودی لێ دەبینێت دەتوانن بربەستێکی باش بێ بۆ ئەوان وەزامنی دابینکردنی ئاو بکات بۆ ناوەکانی داهاتوش. بەڵێ بەڕێز سەلام عومەر بابەکر بەبێ ئاوا ڕاپەرین ژەڕانی دێنمە و سپاس کاک سەلام.